دوای دەست پێکردنی پرۆسەی حەج و گواستنەوەی هاوڵاتیانی لە هەرێمی کوردستانەوە کە لە 11 مانگەوە دەستی پێکرد 11 حەب پشت بەخوای گەورە و میهرەبان گشت حاجیان گەیشتن بە هەردوو شاری مەککە و مەدینەی پیرۆز. دوای گەیشتنی ئێمەش بۆ شاری مەککە لە 26 مانگ تەواوی حاجیان تەنها ژمارەیەکی کەم نەبێت کە لە مەدینە ماون، هەردووچیان هەمویان گشتیان گەیشتونەتە مەککە لە دوو باڵەخانەی ڕێک و پێک نیشتە جێکراون، هەموو پێداویستەکان ئامادە کراوە، هیچ گیرروگرفتێک نییە کە ڕێگر بێت لەبەر ڕۆشتن و ڕێڕەوی پرۆسەکە. و لە ڕووی تەندروستیشەوە تەندروستی گشت حاجیان زۆر باشە، تاکو ئێستا نە حالەتی مردن هەیە نە حالەتی نەخۆشیەکی وا هەیە کە زەحمەت بێت.